حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لیژنەیەکی بۆ بە دوواداچوونی کێشەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان پێکێناوە و بڕیارە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق بۆ چارەسەری کێشەکانی ئەو ناوچانە کۆ ببنەوە. سەرۆکی دەستەی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاشکرای کرد لیژنەکە لە 8 وەزیر پێکاتووە و چاودێری کۆیە و ڕووداوانە دەکات کە لەو ناوچانە دێنە پێش. ئێمە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانە میوانداری کرابوون و راپۆرتێکمان پێشکەش کرد و لە دەرەنجامی گفتوگۆی راپۆرتەکەی ئێمە لیژنەیەک بۆ چاودێریکردنی کۆی ڕووداوەکانی ناوچە کوردستانیەکان پێکهات و 8 وەزیری بەڕێستیایە ئەندامن و ئەم لیژنەیە وەزیفەی ئەوەیە کە ینی بەو جۆرە تەعامل کە پێویستە بەپێی ئەو حدەسانی ڕۆژ کە دێنێ پێشەوە و لەگەڵیشە ئێمە راپۆرتێکمان لەسەر سەردانەکەمان بۆ بەغدا لە کۆبوونەوەکە خستە ڕوو هەموو ئەم دیدارانی ئێمە لە بەغدا بۆ ئەوە بوو کە کێشەی جوتیاران و کێشەی جیاکاری و هەنگاوەکانی جێبەجێکردنی مادی 140 خێراتر بکرێت یعنی ئەم شتانە خۆتان دەزانن پێویستی بە جهدی زیاترە. ئەتوانم بڵێم کۆبوونەوەکانمان زۆر باش بوون بەڵام حقیقەت دەبێت ئەم باشێر لە ئەرزی واقعا ڕەنگ بداتەوە بۆ ئەوەی هاوڵاتیش و خەڵکیش بزانێت کە فعلاً حکوومەتی عێراقی پابەندە بۆ بەڵێن و بۆ قەراراتانی کە خۆیان ئەیدەن سەبارەت بەو ناوچانە. تا ئێستا دەیان لیژنەی جۆراوجۆری تایبەت بە کێشەکانی ئەو ناوچانە دروست کراوە بەڵام بەهۆی کەڵاکەبوونی کێشەکان و پشتگوێخستنیان لە ماوەی ڕابردوو وای کردووە ئەو لیژنانە سوودیان نەبێت. چاودێرێکی سیاسی دەڵێت لە ئێستادا حکوومەتی هەرێم لاوازە و توانای چارەسەری ئەو کێشانەی نییە. پرسی زەویزاری کەرکووک پرسی کێشەکانی کەرکووک حکوومەتێکی هەرێمی بەهێزی دەوێت حکوومەتێکی هەرێمی یەکگرتووی دەوێت حکوومەتێکی هەرێمی دەوێت بتوانێت ڕوبەڕووی بەغا بێتەوە بۆ ئەم پرسانە. ئەم حکوومەتی هەرێمی ئێستا ئەو لیژنانەی دروستکردە پێم وانێ نەخۆی و نە لیژنەکانی بتوانن ڕوبەڕووی بەغدا بنەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێم بۆ خۆی لەو پەڕی لاوازیدایە ناتوانێت شەڕی پرسی زەویزاری خەڵکی کەرکووک لەم ڕۆدا بکە. ئەم پرسە لەو ڕۆژەیە دەکرا کە حکوومەتی هەرێم توانای ڕوبەڕووبوونەوەی هەبوو بەڵام ئەولەوێتی بەم پرسانە نەدا سەرجەم پرسەکانی کەرکووکی کرد دە قوربان بەرژەوەندی حزبی. چارەسەری کێشە یاسایی و سیاسیەکانی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان پەیوەستە بە جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق بەڵام باهۆی کەمتەرخەمیەکانی بەرپرسانی هەرێمی کوردستان و بربەستەکانی بەغداد نەمادەی 140 جێبەجێ کراوە نەکێشە سیاسیەکانیشی بە دیالۆگ و ڕێکەوتنی سیاسی بە ئەنجام گەیاندراوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.